باڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر هەنگاوە یاساییەکانی کودەتاکەی حوتی ئایار و ڕۆڵی سەرۆکی پەرلەمان لە گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان لە ئەستودیۆکانمان لە هەولێرەوە میوانداری خاتۆ ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسای پەرلەمانی کوردستانمان کردووە. ڕووپاک خان سڵاوت لێبێت و سپاس بۆم دەرفەتە. لەو پرسیارەوە دەست پێ دەکەین کە ئایا کۆبوونەوەکەی حوتی ئایار چەند هەنگاوی نایاسایی بوو؟ بەڵێ سڵای خوای گەورە لە ئێوە و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیە. زۆر سپاستان دەکەم، دەستان خۆش بێ. دیارە دوا بە دوای کۆبوونەوەی حوتی ئایار ئێمە لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی کۆمەڵ دوای قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ بەشێک لەو فراکسیۆنانە یاخود ئەو فراکسیۆنانەی کە بایکۆتی کۆبوونەوەی حوتی ئایاریان کرد تاوتوێ هەندێک پرسمان کرد و هەروەها لەگەڵ یەکتری دەتوانم بڵم کە کۆبوونەوەیەکیش ئەنجامدرا سەرۆک فراکسیۆنەکان کە ئەو هەنگاوانەی لەو ڕۆژە جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێر نایان هەر لە دەرچوونی بڕیارەکە و قۆناغەکانی پێش دەرچوونی و ئامادەکاری کە بەڕاستی زۆربەی هەرە زۆریان نایاسایی بووە و لە پاش ئەمەشەوە ئێمە لە دراسی تەواودا بووینەوە ئەوەشمان بە سەرۆکی پەرلەمان ڕاگەیاندووە و خودی کاکسۆران کە ئیم کۆنگرێ ڕۆژنامەوانی هەبوو کە وەکو ئەو هەنگاوانی کە پێشێلکارینە بە سەرۆکی پەرلەمان وە پێ ڕاگەیاندووە هەروە بە نووسراویش داوێتێ سەرۆکی پەرلەمان کە بەڕاستی ئەوە چەند پێشێلی یاسا و بڕیار کراوە و هەروەها حیساب بۆ پەرلەمان و دامەزراوی پەرلەمان نەکراوە و شکۆی پەرلەمان شکێنراوە ئەوەندەش دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان پێشێل کراوە و هەروە تەجاوزی سەلاحیەتی دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان کراوە لەلایەن جێگر و سکرتێر. بۆیە ئێمە وەکو ئاگادارکردنەوەیەکیش بۆ سەرۆکی پەرلەمان پێیانمان ڕاگەیاندووە کە سەرۆکی پەرلەمان ئەوە چەند بەرامبەر پەرلەمانتارێکی ئێمە و پەرلەمان کرابێت و ئەوەندەش بەرامبەر دەسەڵاتەکانی بەڕێزت کراوە. جا من دەمەوێت قۆناغەکانی باز بکەم کە قۆناغەکانی پێشێرکاری دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان کە یاخود لە قۆناغێک لە قۆناغەکان دەبوو چی بکە سەرۆکی پەرلەمان وێ ڕای دەستخۆشیشمان بۆ هەڵوێستەکانی سەرۆکی پەرلەمان هەر لە واژوونەکردنی بەرنامەی کار و هەروەها هەر لە بەشداری نەکردنی بەرنامەی کار. بەڵام ئەو بڕیارێک کە دەرچووە لە قۆناغەکانی دەرچوونی و هەروەها دوای واژووکردنیشی سەر لە بەری نایاسایی بوو. ئەمەش چۆن هەر لە قۆناغەکانی دەستپێکی یاخود کۆبوونەوەکانی دەستێ سەرۆکایەتی پەرلەمان کە کردویانە لەگەڵ یەکتری لەوێ کە بڕیار دەدرێ لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان دیارە هەفتانە دەستێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی هەیە. لە کۆبوونەوەکە بڕیار دەدەن و لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان لە هیچ جێک ئاماژە بەوە نەکراوە کە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بە زۆرینە بڕیارێک دەسەپێنێ. یعنی لەوێ ئاماژە بۆ نەکراوە کە لەناو دەستی سەرۆکایەتی پەرلەمان بە دەنگدان بڕیار دەسەپێندرێ کەچی ئەمە بەڕاستی لە کۆبوونەوەی دەستی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان ڕازی نەبووە کە ئەو بەرنامەی کارە واژوو بکە. بەڵام ئەوان کە جێگر و هەروەها سکرتێر کە ڕازی بوونە واتە بۆتە شێوازی دەنگدان کە مەش بەڕاستی نایاسایە چکە بەپێی پەیڕەوی ناوخۆی بە دەنگدان یەکلا نابێتەوە. بەرنامەی کار بانکهێشت بۆ ئەندامان لە دەسەڵاتی لە سەلاحێتی سەرۆکی پەرلەمانە. سەرۆکی پەرلەمان بەرنامەی کاردادنێ و 48 کاتژمێر پێشتریش بانکهێشت بۆ ئەندامان دەنێرێ و پاشانیش لە کردنەوەی دانیشتنی پەرلەمان و خولەکانی پەرلەمان لە سەلاحیەتی سەرۆکی پەرلەمانە و کۆتایی پێهێنانی لە سەلاحیەتیەتی و هەروەها واژووکردنی کۆنووسی کۆبوونەوە کەش دەسەڵاحێتی سەرۆکی پەرلەمانە کەچی ئەوانە هەر هەمووی پێشێلی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان کراوە کە بەڕاستی ئێمە سەرۆکی پەرلەمانمان ئاگادار کردوتەوە نابێ لەمە دووە و قبول بکە کە پێشێلی سەلاحیەتەکانی بکرێت چونکە بەڕاستی ئەوە هەم دامەزراوی سەرۆکایەتی پەرلەمان دەخاتە ژێر پرسیار هەم دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان وا پیشان دەدرێت کە بەبێ سەرۆکی پەرلەمان هەرچی جێگری سەرۆکی پەرلەمان یاخود سکرتێر بیەوێ کا بە گوێرەی خواست ویستی حیزبەکەیان. زۆر باشە. ڕووپاک خان لە بوونی سەرۆکی پەرلەمان لە نێو باڵەخانەی پەرلەماندا بەستنی کۆبوونەوە بەبێ سەرۆک و بەبێ ڕەزامەندی سەرۆکی پەرلەمانی کوردستان واتە بەبێ وەرگرتنی ڕەزامەندی سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ هەر پرسێک نەک هەر پرسی هەڵگرتنی پارێزبەندی یاسایی لەسەر پەرلەمانتارن تا چەند یاساییە یاخود تا چەند لە یاسای پەرلەمانی کوردستاندا
لە ڕشنووسی یاساکانی پەرلەمانی کوردستان و بەڕێوەبردننی جەلسەی پەرلەمانی کوردستاندا هاتووە و ڕێی پێدراوە. بەڵێ خۆی لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێریش دیاری کراوە و سەرۆکی پەرلەمانیش کۆمەڵێک دەسەڵاتی هەیە و دیاری کراوە دەسەڵاتەکانی چییە. سەرۆکی پەرلەمان بانکێش بۆ ئەندامان دەکا وارە بەرنامەی کاردان دەنێ و ئەو ئەجێندای کۆبوونەوە و بەڕێوەبردننی کۆبوونەوە و سەرجەم ڕێکارەکان هەمووی سەرۆکی پەرلەمان دەیکا، بەڵام لە کاتی چۆڵبوونی جێی سەرۆکی پەرلەمان ئەویش چۆڵبوون بە چ مانایەک دێ؟ ئەگەر سەرۆکی پەرلەمان مۆڵەتی وەرگرت بوو یاخود سەفەرێکی کردبوو یاخود بەهۆی نەخۆشی نەیتوانی لە ناو بینای پەرلەمان بێ، بەڵام ئەو ڕۆژە سەرۆکی پەرلەمان لە پەرلەمان بوو و لە ناو بینای پەرلەمان مەوجود بوو و هەروەها جێیەکەی سەرۆکی پەرلەمان چۆڵ نەبوو بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان نەتوانێت کە کۆبوونەوەکە بەڕێوە بە، بەڵام سەرۆکی پەرلەمان ناڕازی بوو. ناڕازی بوون بە مانای چۆڵبوون نایە، ناڕەزامەند بوون بە مانای ئەوە نایە کە جێیەکەی چۆڵ بۆ دەبێت جێ بگرێتەوە، چکە لە دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی پەرلەمان لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان کە ئاماژەی پێکراوە ئاماژە بۆ کراوە ئەگەر جێگای سەرۆکی پەرلەمان چۆڵ بوو بە هەر سەبەبێک کە سەبەبی بۆ نمونە سەفەرکردنە یاخود نەخۆشکەوتنە یاخود مۆڵەت وەرگرتنە، ئەوە جێگری سەرۆکی پەرلەمان ممارەسەی سەلاحیەتەکانی سەرۆکی پەرلەمان دەکا، بەڵام جێی سەرۆکی پەرلەمان چۆڵ نەبووە. سەرۆکی پەرلەمان لە ناو بینای پەرلەمان بووە و لەو ڕۆژەشدا هەر لە بینای پەرلەمان مەوجود بووە کەچی پێشێلی دەسەڵاتەکانی ئەو کراوە تەجاوزی سەلاحیەتی سەرۆکی پەرلەمان کراوە کۆبوونەوە ئەنجام درراوە. بۆیە ئەم کۆبوونەوەیەکی نایاسایی بووە، هەر بڕیارێک لەو کۆبوونەوەی درابێ بە نایاسایی دراوە، چونکە بە وجودی سەرۆکی پەرلەمان ئەو بڕیارە نەدراوە کە سەرۆکی پەرلەمان لە ناو کۆبوونەوە نەبووە و ئیدارەی کۆبوونەوەکەی نەکردووە. زۆر باشە، ئاماژەت بۆ داکەم بڕیارێکی ناساییە بەوەی کە ڕای سەرۆکی پەرلەمانی کوردستان وەرنەگیراوە و سەرۆکی پەرلەمانی کوردستان واژۆی بۆ کۆبوونەوەیەکی لەو شێوەیە نەکردووە و ڕەزامەندیش نەبوو لە سەرۆپرسە، بەڵام لایەنەکەی دیکەی بریتێ لە هەر شتێک کە خۆتان ئاگادارن لە ناو پەرلەمانی کوردستان ڕووی یاسایی هەبێ دەگەڕێنرێتەوە بۆ لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان. بۆچی هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتاران نەدرا بە لیژنەی یاسایی پەرلەمان وەک لیژنەی پەیوەندیدار و بۆچی لیژنەکە کاردانەوەیەکی بەرچاوی لەمەڕ ئەو هەڵوێستەی جێگری سەرۆکی پەرلەمان لێ نەبینرا؟ بەڵێ من دەمەوێت ئەوە بخەمە ڕوو کە ئێمە بۆ هەڵگرتنی پارێزبەردی سەرجەم پەرلەمانتاران لە وەرزی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لە لیژنەی یاسایی و چەندین داواکاری لەسەر پەرلەمانتاران هەبوو، چەند پەرلەمانتار داوای لەسەر هەبوو و داوای هەڵگرتنی پارێزبەندی کرابوو. ئێمە لە لیژنەی یاسایی لەسەر سیغەیەک ڕێککەوتین کە پەرلەمانتار ئازادە لە دەربڕینی بیر و ڕاو و هەروەها ئاخاوتن و قسەکردن، بۆیە پەرلەمانتار ناکرێت پارێزبەندی لەسەر هەڵگیری لەسەر ئەوەی کە بیر و ڕای ئازادانەی خۆی دەرببڕێ. بۆیە ئەمەمان ئەم سیغەیەمان بە تعمیم کرد، نادمان بۆ دەستێ سەرۆکایەتی پەرلەمان. دەستی سەرۆکایەتی پەرلەمان موافقەی کرد و ئێمە بۆ هەڵگرتنی پارێزبەندی هەر پەرلەمانتارێک ئەوە وەڵاممان بۆ کەچی زۆر شتێکی سیر بۆ ئەوەی کاکسۆران بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لیژنەی یاسایی بێ ئەوەی ڕایمە وەربگرن و هەروە پێشێلی موافقەکەی خۆیان کرد کە موافقەیان لەسەر ئەو سیغەی ئێمە لیژنەی یاسایی کردبوو، پێشێلی ئەوەشیان کرد نەشگەڕانەوە بۆ لیژنەی یاساییش، تەنها بە بڕیاری تاگڕەوانە بڕیاریاندا و هەروەها دەمەوێت ئاماژە بۆش بکەم کە ئەوەی کە زۆر نایاساییە دەرچوونی بڕیارەکە بەواژووی جێگری سەرۆکی پەرلەمانە کە دەرچوونی هەر بڕیارێک بە هەبوونی سەرۆکی پەرلەمان بەواژووی جێگر دەرناچێت، چونکە لە سەلاحیەتی جێگری سەرۆکی پەرلەمان نیە، لە سەلاحیەتی سەرۆکی پەرلەمانە، بۆیە ئەو بڕیارە پوچەڵە و لە دەرچوونیشی و واژووکردنیشی و ڕێکارەکانیشی هەمووی پوچەڵە و نایاساییە. زۆر باشە، ئاماژەت بۆ دا کە بڕیارەکە پوچەڵە، بەڵام سەرۆکی پەرلەمانی کوردستان دەتوانێت بڕیارەکە هەڵوەشێنێتەوە یاخود دەرچەیەکەیە کە بڕیارەکە لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە بەتاڵ بکرێتەوە؟ بەڵێ خۆی ئێستا داواکاری بەڕێز پەرلەمانتار سۆران عومەر لە لای سەرۆکی پەرلەمانە و تەجاوزی سەلاحیەتی ئەو کراوە لە سەلاحیەتی ئەوە کە ئەو بڕیارە بە پوچەڵ دابنێت، چونکە بڕیارەکە لە ئەساسدا پوچەڵە، یعنی پێویستی بە هیچ نییە، لە ئەساسدا پوچەڵە، بۆ واژووی جێگر ڕۆیشتووە، بۆ واژووی جێگریش ناکرێ و کار بە بڕیارێک ناکرێت کە سەرۆکی پەرلەمان مەوجود بێت، جێگری سەرۆکی پەرلەمان واژووی بکە و سەرۆکی پەرلەمان ئێستاشی لەگەڵدا بێ لە ناو بینای پەرلەمان داوام دەکات.
خاتوور و پاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس.